موسەکەی دەسی ژنەکە سەر بڕێ. یەکێکی تر لە تاوانە گەورەکان غەیبەتکردنە. غەیبەت ئەوەیە باسی کەسێ بکەی کە کابرا حەز نەکا باسی کەی لە شتێکە کە تایە هەیە بڕێزە لە پشتە ملە. خوای تعالی لە قورئانی پیرۆزە فەرمێ وەیل لكل همزة لمزة، ئەفەرمێ وەیل بۆ ئەو کەسانەی کەوا لچ هەڵە قورتێنن لە خەڵکی، ئیشارەت ئەدەن کەسێک ئەگەر عیبێکی تیا بێ یان ئەگەر شتێک بە نەوعێک بێ لەناو مەجلیسە خەڵک ئاواکان سێکەن ئاوا چاوی بۆ ئەقرپێنێ و لچی بۆ هەڵە قورتێنێ و ئەم شتانە. خوای تعالی فەرمێ وەیل بۆ ئەو کەسانە. ئەمجا لە قورئانی پیرۆزە خوای تعالی هەذەمی ئەم أخلاق ناشرين كردو أفرمي ولا يغتب بعضكم بعضا، أفرمي غيبتي يكتري مكان، ولا يغتب بعضكم بعضا، أفرمي غيبتي يكتري مكان لباشم لباسي يكتري مكان. أي يحب أحدكم أن يأكل لحم أخيه ميتا فكرهتموه، يعني آية كسيك لأي وحزك أقوشتي براكي بخوابت كالي بناكولاوي، يعني حزكا دي والله غيبت كردنوك وغاية قوشتكي بخوي تو هاتكي ناموسيكي هاتكي شرفيكي لنا وقلك سمعتي اشكيني اي اما تشتكي لراس اشتكي زور نابجيه وناشرين. بويا خوي تعالى فرمي واتقوا الله ان الله تواب رحيم. افرمي لاخوا بترسن بالراسي خوي تعالى لي خوشبو ببزيه. طبعا لو انا اسكس يبلي امام وسامن او بابتيك ايلم لكابرا هيا من زور جا لقليتك كاتي دم يعني قسي كردو باسي زلامي كي كردو وتنبرا باسي ما كبيك خاطب ما وسخوا من دروناكم يعني هاتي او كابرا وايا بالفعل وايا يخو منا متو دروكي بلان تو غيبتك زور لدرو قورترا اگر لكابرا شهبي غيبته اي اگر نبيتشيا من بزلامك اليوم فلانا كز دروزنا باسي كابرا يفتن بوكم ككابرا ليرني اليوم دروزنا اگر كابرا دروزن بي او غيبته بلان اگر دروزن نبي من بختياني بو هلا بسم او كاتا تاونك زور قورترا دوباره كمان تو كاتي باسي كسيك كي اگر تيايا هبي ما دام كابرا بينا خوش اللي بشتم لا باسي كي او غيبته اي اگر كابرا تيايا نبي او بختيان برينا هي غمر وافرمي صلى الله عليه وسلم فرمي اتدرون ما الغيبه وتيان خوف يا غمر خوا باشي ليزان فرمي ذكرك اخاك بما يكره فرمي او باسي براكت بكي كحزنك كابرا باسي كي وتيان اي غمر خوا اگر كابرا وش تيابو فرمي اگر تيابي غيبته بس اگر تيايا نبي وبختياني فرمي ان كان فيه ما تقول فقد اغتبته وان لم يكن ما فيه فقد بهته. بويا غيبت براسي توانيكي زور قوريه نميمه قسهنان وقسه بردن يعني ام صفتك زور ناشرين قسه بيني لبيني خلقيا قسهنان وقسه بردن قسه ام بو او اهني قسه ايش بو ابو او بيني انت يدي قسەی چاکێنان حرام نییە قسەی چاکێنان حرام نییە چاکیشە بەڵکو یعنی شریعەت هەتا وتۆتی درۆژی تیا بکەی حرام نییە لەوەی قسەی چاک بێنی ئیسا بۆ کابرایەک کێشەیەکی لەگەڵ یەکێکی ترا تو ئەڕۆی ئەڵێ برا ئەو کابرایە بەرامبەرت هیچی نییە مشکلەیەکی نییە تۆ بۆ ئەوەنە بەرامبەری ئاوایی ئەتەوێ بەنیان چاکەی نابێ ئەو بەباشی باسی تۆکە حتا یعنی ئەگەر بەباشیش باسی نەکردی بێت تۆ وایش بێژی گوناحبار نابی تو واش بڵێ گوناحبار نابی. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی لا يدخل الجنة نمام فەرمووی هەر کەسێ قسەی خەڵک بێنێ بە مەبەستی خراپ تێکدانی بینی خەڵک یعنی خراپکردنی بینی خەڵک قسەی ئەم بێنێ بۆ ئەو قسەی ئەویش بێنێ بۆ ئەم پێغەمبەر فەرموویەتی صلی الله عليه وسلم فەرموویەتی ناچێتە باشتەوە. براین ئەم تاوانە زۆر گەورەیە بەڕاستی لەناو کۆمەلگا هەڵەتەکێنێ لەبن. من بەسەرهاتێکم بینیە لە کتێبێکی ئیمامی غەزالیە ڕەحمەتی خوای لێ بێ جا ئیمامی غەزالی لە بابەتە دەرونیەکان زۆر قسەی کردووە باسی کابرایەکە کە ئەڵێ ڕۆژێکیان کابرایەک ڕۆیشت بۆ ئەو شوێنەی کە عەبدی تیا ئەفرۆشن جاران عەبد ئەفرۆشرا یعنی خەڵکە بوو کۆیلە بوو ئەفرۆشرا کابرا ئەچێ کۆیلەیەک بکڕێت خۆی و ژنەکەیەتی و ئەیەوێت یەکێ یارمەتیان دا مناڵی نەبووە کابرا ئەوێت یەکێ لە ژیانە یارمەتی بدا ئیشی کاروبارەکانی بۆ ئاسانکە ئەچێت سەیرەکە بازارێکە ئەنواع و ئەشکال عەبدی تایە سەیرەکە سعری یەکێکیان زۆر هەرزانە
يعني مثلا اگر عبدەکانی تر سعریان لە 1000 وەبان بێ ئەو لە 1000 وە خوارە ئیتر سەیرەکە ئەم عبدە عەبدێکی خراپ نییە جسمی هەموو شتێکی چاکە ئەڵێ کاکە ئەم کابرایە نەخۆشیەکێ ئەڵێن نەوەڵا هیچ نەخۆشی عیبێکێ ئەڵێن نەوەڵا هیچ عیبێکی يعني عيبي جسمي عيبي جسدي ئەڵێ بۆ سعری لەوان هەرزانترە ئەڵێ والله ئەمە یەک عیبێکی هەیە یەک عیب ئەوش عیبی جەسەدی نییە عیبێکی هەیە ئەم کابرا دوو زمانی ئەکا یعنی نەمامە کۆرە وەتی با بۆ خۆی حات بۆ زمانی من کەیکێشم من خۆم و ژنەکەمم هەر نارم لە ماڵ دەرچێت تا بڕوا دوو زمانی بکە هیچ مشکلەیەکم نییە دوو زمانیەکە با بۆ خۆی بیکە مهم ئەوەیە ئیش و کارەکانم بۆ یکەم باز و عەزەڵات و شتی مەزبوط بوو هەموو شتێکی تەواو بوو هێنایەوە بۆ ماڵ ماوەیەک لە ماڵە ئەم کابرایە نەیە لا دەرچێتە دەرەوە تا بڕوا قسەی ئەم بێنێ بۆ ئەو قسەی ئەو بێنێ لە ماڵە ئیش و کارەکانی باخێکیە بوو لەناو باخەکە ئیش و کارەکانی ئەم کابرایە ماوەیەک ماوە حەچیە کرد حەزێکە دوو زمانی بکە دەستی نەوەکە دوو زمانی بکە بڕیاری دا لە بینی ژن و پیاوەکە دوو زمانی بکە بە پیاوەکەی وتی ئەزانی تۆ لە ماڵ دەرەچی ژنەکەت خیانەتت لێەکە طبعاً پیاوەکە هەر چۆن هەورە تریشقە لێیدا ئاوا بوو یعنی ئەم ژنەی چەند ساڵە بەیەکەوە هیچ خیانەتێکی لێ نەکردووە یعنی وتی ئەم درۆ چیەوەمانە وتی تۆ باوەڕ ناکەی ڕۆژێ بە تێسەلمێن کابرا باوەڕی نەکرد چوو بۆ لای ژنەکەی پێی وتی پیاوەکەت بە تەمایە ژنتر بێرێ طبعاً ژن جێوەجە باوەڕەکە ڕێزمەیە بە خوشکان کە گویان لە قسەکانمانە یەکسەر ژن خۆش باوەڕە پیاوەکە باوەڕی نەکرد بەس ژنەکەی یەکسەر چۆن من عیبم چییە من نقص وتی والله یەژێ مناڵی ناوێ و ژنێتر تێرمەوەمانە آخر دەی جارێکان ئێمە مامانە و گەنجین و والله ئیترەوە کەیفی خۆتە و مشکلەی خۆتەوەمانە ئەیوتی چارە تو چۆن نەزانی وتی من ئاگام لێیەتی هەموو شتەکان نەزان ئەیوتی چی بکەن وتی والله من چارەیەکم هەیە وتی چییە وتی من جادوبازێک ئەناسم وتی وتی جادوبازێک ئەناسم ئەگەر تو ڕازی بی نوشتەیەکەکەی ئەیتر تەواو ئەم پیاوە ئەوێتە کۆیلەی ژێر دەست سواربان ملێبی بە کەیفی خۆت وتی ئاوا وتی حال ئەیتر نوشتەی ئەو کابرا ئەیلاولایتیان نییە ئەیوتی لەکوێ چۆن دەسم کەوێ وتی تۆ حەقت نەبێ یەک ڕۆژ مەجالم دەبا من لەگەڵ کابرا قسە بکەم ئەمیش مەجالی داوتی بڕۆ قسە بکە و هاتەوە وتی چی وتی ئەڵێت پێویستە بۆ ئەو دوعایە کە ئەیکەین هەڵێک لە ڕیشی پیاوەکەیم بۆ ببڕێ یعنی بە تەڵێکی مووی ڕیشی دوعاکاکە ئەوە کە خەڵ پێژە دوعا خەڵ پێژە نوشتە ئاوە چجا لەوە ئاسانتر هەیە وتی هەر ئەم شەو ئەبێ ئەو ئیشە بکەیت هەر ئەم شەو موسێ ببە لە ڕیشیم بۆ ببڕە و بەیانی ئەی بم ئیشەکەت بۆ کاوتی زۆر چاکە بەس ئەم شەو ئەو هیلاکە تێت و ئەخەوێت دوایەوە کە خەوت من ئیشی خۆمەکەم شوو بۆ لای کابرا وتی من نەموت پێت ڕۆژێت بۆ تێسەلمێنم وتی چی بووە وتی گوێم لێ بووە ژنەکەت لەگەڵ دۆستەکەیە تەکبیریان کردێ ئەمشەو سەرت ببڕن وتی بابەی کە خاتم خوا برا من ژن بە حەیاتی ئەم شتانێ وتی خۆت بکە خەوت و کاتێ چوت خۆت بکە خەوت و پرخە پرخێ بکە گشتی لە ماوەی چەند دقەیەکە وتی نەرا لە ملت کۆڕەوتی بیکە خاتر خوام درۆ چییە بەس وان نەوێ وەی لە حاڵ وتی برا ئەگەر وان نەبوو بمکوشە وەڵا پیاو کەوتە گومان ئینسان چنێ ئین بێ یعنی هەر گومانێکی بۆ دروستەیە بەڕاستی بڕشت هەیە مشکلەیە وەڵا کابرا کەوتە گومان هەر ئێوارەی لێ هات کابرا وتی ژنەکە من زۆر هیلاکم و زۆر ناڕەحەتم و ئەمڕۆ زۆر ئیشمان بووە و بەخوا من تۆزێ جێگەم بۆ داخەزووە خەوم و تیکە نانی خوارد و دوای تۆزێ خۆی کردە خەوت و
گشتی نیو ساعاتێکی پێ نەچوت کابرا زگرا پرخەپرخ ژنیش فەقیرە بوو ئەوەی على ئاساس پیاوی لە دەست دەرنەچێ موسى تیژی خۆی ئەو کاتە موسی حەلاقیە یعنی حەلاق بەکارهێنا وەکو چەقۆ وایە ئەوەی هەڵگرد و جاران خەڵک ئەوەی بوو ئەم موسە و عیسای خۆمانەی ئەمە نەبوو لەسەر شێوەی چەقۆ بووە کابرا ئافرەت هەڵی کرد بۆ ئەوی بڕات تەڵەڕیشێ لە هین پیاوەکەی ببڕێت بۆ ئەوەی نوشتەی بۆ بکەن تا پیاوەکەی لە دەستی دەرنەچێت وەڵا نزیکی ملێکاتەوە پیاو دەسێگرێ هەر بە موسەکەی دەستی ژنەکە سەر بڕێ نایە لێ یەک قسە بکە یەک قسە وەڵا کە سوکاری طبعا قوڵەفەنی یەکسەر خەوەرە گەیەنێتە کە سوکاری ێژێ وەڵا کچەکەتانی کوشت ئەوانیشتیان کابرا کوژن سیرکن برایز یعنی بەڕاستی بڕێ کەس هەیە یعنی کە دوو زمانیەکە تۆ نەزانی دوو زمانی شتێکی ئاساییە دوو زمانیە کە یەک عەشرەتێکەدا دوو زمانیە دوو دەوڵەتێکەدا دوو زمانیە بەڕاستی هەرچی مەشاکلی سەر ئەم زەویە هەیە نایەتەوەی بۆیە ئابێ ئاگامان لێ بێ یەکێکی تر لەو گوناحانەی کە پێویستە ئێمە خۆمانی لێ بپارێزین برا عەزیزەکانم جوێندانە قسەی پیس و جوێندان و لەعنەتکردن کە لەناو خۆمانە ئەڵێ دەک لەعنەتی لێ بێ دەک نەفرەتی لێ بێ ئەو کەلیماتانە بەڕاستی شتێکی زۆر زۆر ناشرینە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ لعن المؤمن كقتله لعنەتکردن کە لە مسلمان وەکو ئەو وایە بیکوژی ولا حديث هاتوا ليس المؤمن بالطعان ولا اللعان ولا الفاحش ولا البذيء مسلمان نتانا لخلق دا نلعنت لخلقك ليس المؤمن بالطعان ولا اللعان ولا الفاحش ولا البذيء يعني قصي ناشرين قصي بأدبيانا قصي لقل أخلاقنا قنجي لناو مسلمانانا نية طبعا لعنت كردن جولك يتري هي جويندان بخ يعني جويندان جولك لجويندان أو جوين ودايكو باو خود بدي طبعا بريزان هيج كسي جوين بدايكو باو خوينا دادك مانا زور زحمة زور وتان أي پیغمبر إخوة بو كسي جوين بدايكو باو كي خود بدي پیغمبر إخوة صلى الله عليه وسلم فرمي بلي تو جوين بدايكو باو كي خلق دي أواني جوين ودايكو باو كي تولد أيش خوي بو خوي تشيا خوي بو خوي جولك لا ولخرابترين جوين كان کۆتایی بابەتەکەی ئەمڕۆمان لە خراپترین جوێنەکان خوا پەنامان بدا جوێندانە خوا پەنامان دە بە پیاوچاکان بە ئەولیاکان و لە سەروی هەر هەمویان و ئەسحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم یعنی یەکێک لە گەورەترین تاوان ئەوەیە کە تۆ قسە بە پیاوچاکان بکەیت بۆ نمونە ئێستا لەم کوردستانی خۆمان یان لەم شارەی خۆمان یعنی با لە سنوورێکی بڕێ کەسەیە دیارن ئەمانە ڕەمزی دیندارێتین ڕەمزی پیاوچاکێتین بەخشیندان صالحن ظاهر ئینسانی باشن نەسیحەتی خەڵکەکەن ئامۆژگاری خەڵکەک یعنی ئەنواع پیاوچاکمان پیاوچاک بەس ئەوە نییە مەلا بێ لەسەر مینبەر پیاوچاک بەس ئەوە نییە ببەخشێت پیاوچاک بە ئەنواع پیاوچاک هەیە هەر یەکێ لە بواری خۆیان پیاوچاکە تۆ قسەکردن بەو پیاوچاکانە و شکاندنەوەیان حەسوودی پێبردنیان بەڕاستی کارە سادە لەوە گەورەتر ئەوەیە کە بە پیاوچاکانی پێشوو قسە بکەیت ئیسا تا حدێک کەسێ لەم زمانەیە بێت لەوە چە توو بێژی وایە لەوە قسێک لەوە چە مەقبول بێ یعنی لەوە چە تا حدێک فلانە کەس وایە یعنی بەس تۆ بێ قسە بە پیاوچاکێک بکەیت کە 100 ساڵ بەرەیسە مردووە هەموو عالەم ئەڵێن پیاوچاک قسەی پێ بکەیت زۆر کارە ساتە بەڕاست لەوەش گەورەتر ئەوەیە تۆ قسە بە ئیمامەکان بکەیت یعنی ئەو پەڕی بێئەدەبیە تۆ قسە بە ئیمامەکانی ئیسلام بکەیت ئێمە پێشینانمانەیە خۆشەویستەکانم پێشینان لە دوای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم صحابەکانی پێغەمبەرن دوای ئەوە تابعین ئمجا تابعینن ئەمجا ئیتر بەم شێوە ئەوانەی کە شوێنی ئەوان کەوتوێتن ناخوای تەعالی فێرمانەکە والذين اتبعوهم بإحسان رضي الله عنهم ئەوەی کە شوێنی ئەوانە کەوێ بە چاکی خوالیان ڕازی بووە و ئەوانیش لە خوا ڕازیە بن قسەکردن بەو پیاوچاکانە قسەکردن بە ئەصحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر کەسێ خوانە خواست یا ڕەبی خوایە بمان پارێزی هەر کەسێ قسەی بە سەحابەیە کرد ئیتر زەرب بێرە سەریە هەر کەسێ تابعیەک پیاوچاکێکی شکاندەوە ئیمامێک لە ئیمامەکانی ئیسلامی شکاندەوە بەڕاستی ئیتر تۆ قابلە ئیمامەکان کشتیان غەڵەتەکەن خۆ من ناڵێن غەڵەت ناکەن یعنی لە بواری فقهیا و بواری ئەمانەیە
نەی پێکا یا پێکایەتی ئیمامی شافعی لەمە پێکایەتی ئیمامی ئەبوو حەنیفە نەی پێکا ئیمامی ئەبوو حەنیفە پێکا ئەمە قابلە ئەویش نابێ مناڵ و مەزم خوار مناڵێک هەڵسێ بەژە شافعی کامەوە ئەبوو حەنیفە ئەویش عالمێک یعنی بۆی هەیە یعنی بەڵگەی هەبێ بەرە بەڵام قسەکردن پێیان تانەدان لێیان خوا نەخواست خوا پەنامان دەجوێندان پێیان ئەمە دەلیلی نیفاق بەڕاستی شکاردنەوەی پێشینانە ئەمە پێشینانی ئەم ئیسلامە ئەشکێنیتەوە و مەبەستی دیارە خراپە لەناو دڵتۆ خوای تەعالە بمان پارێزێ خوای تەعالە لەوانەمان بگێڕێکەوە خۆیان ئەپارێزن لە هەر تاوانێک کە زەرەری هەبێ بۆ دین و ئیمانیان ئامین ئامین